ولی تماشاوانی جایی که درد سریین سرکه 100 سال دروز بونه عراق حتی وگاوی مجاره اویا عراق ولاته که فرا پیکات اجاری اولی و مذهبی نتیبه هر دم بگمان پیکات که اولی یا نتوی یا مذهبی چوبیت دستالات ده هولده همو پیکات دن تپاسر بک جناب چاول در حقی بگمان کردو شیعیان لشستن صدا دربازبیات که بجی کرن لپشتی 2003 لدر حقی سنیان لدر حقی مسیحی و خریستیانان هات که کرن لپشتی 2014 لدر حقی کردام تایبتی لشنگاله و ازدیان پیکات ازدیان هات که کرن ایدی روش عراق بوی اوای سقمگیری و هفسنگیت نابرا پیکاتا نینا مافینان و کوف بگمان ناهنه دابش کرن و پارو کرن ایدی امی بحثی وی روشه بکن وی روشه که گرینگ سراستی جهانش نزیک و تیتا شپاندن برئیس رومیو حکاری او سکرتری گشتی پارتیا دموکراتا بیت نهرینه لهوليرید گرمه برئیس حکاری دماتا باش به ایدی سرنجا ولاتان لسر هم دهیه که حتی ویگا ویجی مافین پیکاتان لعراق تیتا بند پیکرن پیشل کرن تایبتی جی لسنوره پارزگهانه نوا و دشتانه نوا و شنگاله کواتا سروی راپوری گلو سرنجاتا چیه؟ بەڵێ سڵاو لە جەنابتان سڵاو لە بینەرانی کوردستان 24 بەڵێ وەکۆی لە سەرەتای راپۆرتەکە باست کرد بەداخەوە ئێمە هەموو جارێ وتومانە ئەوانەی حکمی عێراق دەکەن هەمان ئەو ئەقلیەتەیە کە لە ساڵی 1920 لە کاتی دامەزرانی دەوڵەتی عێراقەوە تا ئەم لەحزەیەش دەتوانم بڵێم هەمان عەقلیەتە لەوانەیە بە شێوەیەک لە شێوەکان بۆ جوانترکردنی دەم و چاوەکان عەقلیەتەکە هەوڵدرابێ بگۆڕێت بەڵام هەمان عەقلیەت و هەمان سیاسەتە بەرامبەر سەرجەم پێکاتە نەتەوەی و ئاینەکانەوە هیچ کاتێ بۆ نمونە منێکی ئاشووری مەسیحی هیچ کاتێ حەستم بەوە نەکردووە کە من فعلا وەکو عەرەب و خەڵکی تر من ئەگەر خۆم بە عێراقی بزانم من هاوڵاتێکی عێراقی دەرەجەیەکم وەکو خەڵکی تر هەموو ئەو قۆناغانەی کە حکمی عێراق بە هۆکاری کۆدەتا و کوشتن و بڕین گۆڕاوە بەڵام ئێمە وتمان باڕوخانی گەورەترین دیکتاتۆریەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەدام حسین و حەزبی بەعس لە 2003 وتمان ئیتر هەموو خەڵکی عێراق بە هەموو پێکاتە نەتۆی و ئاینەکانەوە ئیسراحەتی تەواو دەکەن ترسیان لە داهاتووی خۆیان نامێنێ مافەکانیان بە شێوەیەکی تەواو وەکو خۆیان داوا دەکەن لە دەستور و هەروەها لە یاسا بەرکارەکانی عێراقا دەچەسپێ جیاوازی نێوان ئاینەکان نابێ جیاوازی نێوان ڕۆڵەی نەتەوەکان نابێ بەڵام ئەو چاوەڕوانیە ئێمەش بەڕاستی تەواو دەرنەچوو بە پێچەوانەوە هەر دوای چەند ساڵێکە ڕۆڵەی زۆرێک لە نەتەوە ئاینەکانە تووشی حەڕەشە و تووشی هێرشێنانە سەریان و تووشی هەوڵی شکاندنی با بڵێن معنەویات و هەروەها لە ڕووی یاش بەرچەبە یا بەیلیە ولی وەکەتوت بێژی پرانیا حکامێت عێراقێ لە دەستپێکا دروستکردنا ویوڵاتی 100 تشتێک ساڵان بەریانها هەموو ئینقیلابا کودەتایە هەفتوو کوشتن و شنابرنێ چوونە ji ser demê melekan ji ser demê komariyan li sala 1960 hêve dîmayekî Arifan û Ehmedan û Saddam Hüseyin û heta vêga vê ji her hikûmeteke nû li Iraqê bête pêkînan xwe pîşandanên berfirer li Bexdad têne kirin bi dehan kes têne kuştin kewata kerem bêjîn ev jî el ser xwînê bêguman ev hikûme îdara Iraqê dikin کەواتای کەرەم بەحسێ پێکهاتە بکەین گەلو تایبەتیژی ئەکەرەم بەحسێ پێکهاتێ ناوا مەسیحیان بکەین نەها پشتی 2003 ڕاوشاوێ di çarçûvê seywana hikûmeta Iraqê çawa bû ciyawazî li herêma Kurdistanê û li deverên Iraqê بەڵێ لە دوای 2003 دوای ڕوخانی ڕژێمی شۆڤینی بەعس بە تایبەتی لە کۆتاییەکانی 2005 هێرش دەستی پێکرد هەوڵێکی زۆر لەلایەن گروپە ئیسلامیە توندڕەوەکان بە تایبەتی لە باشوور و ناوەڕاستی عێراقەوە بۆ دەرکردنی خەڵکی ئێمە بۆ دەرکردنی مەسیحیەکان ئەوە بۆ ئەتوانم بڵێم نێزیک بە 90% لەوانەیە زیاتریش بێ لە خەڵکی ئێمە لە ناوەڕاست و خواروی عێراقەوە هەمویان ماڵ و حاڵی خۆیان بەجێهێشت و هاتنە هەرێمی کوردستان و بەشێکی زۆریان بە یەکجاری وڵاتیان بەجێهێشت بەداخەوە ئەمە هەموو لەبەر ئەم سیاسەتە شۆڤینیە
کە جیاوازی دەکات لە نێوان ئاینەکان جیاوازی دەکات لە نێوان نەتەوەکان بەشی هەرە زۆری کەنیسەکان بۆ نمونە لە شاری مووسڵ تەقێنران و ڕووخان لە دەشتی نینەوە دواتر دوای هاتنی داعش بە هەمان شێوە هەمومان لە بیرە لە ئۆکتۆبەری 2010 کاتێک تیرۆریستەکان لە ناو جەرگەی بەغدا بۆ ماوەی چەند سەعاتێک کەنیسەی سەیدەت نەجاتیان گەمارۆدا و چوونە ناوێ نێزیک بە 150 کەس لە باوەڕدارانی مەسیحیەکان بە پیاوانی ئاینی و خەڵک کات بوو بۆ نوێژکردن و بۆ قوداس لەوێ کوژرا و شەهید بوو و هەروەها برینداریش بوو بەڵام کاتی خۆشوتمان بەڵام بەداخەوە ئەگەر ماڵی بەرپرسێکی عێراقی لە بەغداوە هێرش بکرێتە سەر لەوانەیە بە کەمتر لە 5 دقە ئەوەی هێزی دەسەڵات هەیە بە پۆلیس و بە جێشی سوپای عێراقی و بە ئەمن و استیخباراتەوە هەموو دەگەنە بۆ ڕزگارکردنی بەڵام زیاتر لە 3 بۆ 4 سەعات ئەم گەمارۆیەوە ئەم کوشتارگەیە لە کەنیسەی سەیدەت نەجات ڕوویدا هیچ هێزێکی عێراقی نەهاتن بڵێ کاکڕم یەدی ڕاو بگاوایە کەرەم بەحسێ سنوورە پارێزگانەی نەوا بکەین کە جەنابێکیش وڵاتین خریستیانی نوێدەبەرێ کەواتە پارێزگانەی ناوە پارێزەیەکی فڕەپێک هاتەیە بە 100,000 ێزدی دەربدەربوونەرێ کەف ناشنگالی هەیە نابەینە حکوومەتە هەرێمی حکوومەتە عێراقی ناهێتە بجیکردن لەسەر ئەردێ ڕەوشە بێگومان خریستیانانژی لە دەشتەنەینەوە بڤی ئاوایە کەواتە گەلوەکە ڕەوش دوی چارچوبەدا بیت و کەس و کارên داعشێژی حکوومەتە عێراقی لسوريا فديرينتا جدعة ومعززي مكرمي بيشوازي اللي تكاد تو في تابلو تشاد بەڵێ ئێمە پێمان وایە بەڕاستی زەحمەتە ژیان لەژێر ئەو بارودۆخە نالەبار و قورس و خەتەرە خەڵکێکی زۆری ئێمە دوای ڕزگارکردنی دەشتینەینەوە دوای ئۆکتۆبەری 2016 خەڵکێکی زۆر گەڕاوە بۆ شار و شارۆزگەکانی گوندەکانی خۆیان لە سەرجەم دەشتینەینەوە بەڵام دوای ماوەیەک لەبەر هەڵس و کەوت و لەبەر تەسەڕوفات و لەبەر هەندێک کاری ناڕەوای هێزە زۆرەکان هێزە عێراقیە جۆر بە جۆرەکان کە لە دەشتینەینەوە بوون بەڕاستی ژمارەیەک لەو خێزانە نەجارێک گەڕانەوە هەرێمی کوردستان بۆ شاری دهۆک بۆ شاری هەولێر و هەندێک شارۆزگەکانی تر بەداخەوە ئەمە بەمانای ئەوە دێت کە ئێمە با بڵێن ئەوانەی حکمی عێراق دەکەن هەموو نەتەوەکان بێژگە لە نەتەوەی خۆیان پێقبول نییە کەواتە ژیان لەم جۆرە بارودۆخانە من پێم وایە زۆر زەحمەتە ئەگەر ئاستەمیش نەبێ ئێمە کێشەیەکی گەورەمان هەیە وەکو خوشکوبرا ئێزدیەکانیش بە هەمان شێوە زۆڵمان لێ دەکرێت دەردەکرێن هێرش دەکرێتە سەرمان خەڵکمان دەڕفێنرێت یەکێ لە هۆکارە سەرەکیەکان بۆ ترساندن و تۆقاندن و دواتر بۆ دەرکردنی ئێمەیە لە وڵاتە کەواتە ئێمە ئەبێ بەڕاستی هەمومان پێکەوە دەست لە ناودەست ئەبێ ڕێگایکی تر بدۆزینەوە بۆ ئەوەی ئێمە لەسەر خاچی بابوو باپیرانمان بتوانین بژێن و بمێنینەوە. ولی برێس ڕۆمیۆ هاکاری سەکرێتەری گشتیە پارتیا دەموکراتە بیت نەهرین سپاس کاک ڕۆمیۆ ڕۆژێکی خۆش.